سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆدا هاتمە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. کاتێک پێغەمبەر موحەممەد سەلامی خودایی لەسەر بێت دەستی بەبانکردنی خەڵک کرد بۆ ئیسلام چەندجارێک هەوڵی کوشتنی درا و یەکەمیان ئەو کاتە بوو کە ویستی کۆز بکات بۆ مەدینە کە سەرانی قوڕەیش ویستیان بیکوژن و دووەمدا نەزادووی بەنی قوڕەیزە بوو کە لە پێغەمبەریان کرد، بەڵام نزیکترین هەوڵدان بۆ کوشتنی پێغەمبەر لە ڕێگای ژەهر خواردنکردنیەوە بوو لەلایەن ئافرەتێکی بەنی خەیبەر بوو. ئایا کافرەکان چۆنتوانیان وا لە پێغەمبەر بکەن کە لەو خواردنە ژەهراویە بخوات و ئاسی بەسەر جەستەی داهات دوای خواردنی و ئایاوە هۆکاری نەخۆشکەوتنی بوو پێشمردنی لەگەڵما من بۆ وەڵامدانەوەی هەموو ئەم پرسیارانە، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندوو بوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن. فەرموون ئێستاش بەدەست بە ڤیدیۆکەمان بکەین. دوای ئەوەی ئیسلام بڵاو بوو بەهێز بوون و لە زۆربووندا بوون، دوژمنەکانیشان لە بەنی خەیبەر و قوڕەیش زیادی کرد و دەستیان کرد بە پلاندانان بۆ لەناوبردنیان و موسڵمانەکان هیچیان لەبەردەست نەمابوو جگەل لەوەی کە بەرگری لە خۆیان بکەن و بیسەلمێنن بۆ دوژمنەکانیان کە لەناوبردنیان ئاسان نییە. هەر بۆیە شەڕی خەیبەر ڕوویدا کە خودای گەورە موسڵمانەکانی بەسەر بێباوەڕەندا سەرخست و شارەکەیان ئازاد کرد و کاتێک پێغەمبەر و موسڵمانان چوونە ناو شارەکەوە بەنی خەیبەر پلانێکی کەیان دانابوو بۆ لەناوبردنی پێغەمبەر و لە ناوبەنی خەیبەردا ئافرەتێک هەبوو ناوی زەینەبی بن حارسە بوو و زۆر ڕقی لە پێغەمبەر بوو. ئەمەش دوای ئەوەی پیاوەکەی و کوڕەمامەکەی لە شەڕی خەیبەردا کوژران کاتێک ڕوبەڕووی موسڵمانان بوونەوە و لەو کاتەوە ئەو خەریکی پلان گێڕان بوو دژی موسڵمانان و پرسیاری کرد کە پێغەمبەر حەزی بە گۆشتی شوێنێکی بەرانە. دوای ئەوەی زانی پێغەمبەر حەزی بە گۆشتی دەستەکەیەتی بەرانەکەی خۆی سەربڕی و بەرژاندی بە زۆرێک هەرکەس بیبینایە حەزی پێدا کرد. لە دواییدا ئەمە ئافرەتە گۆشتەکەی ژەهراوی کرد و ژەهری زیاتری بەسەر دەستەکەدا کرد و سوود بە دوای پێغەمبەردا گەڕا سەلامی خودایی لەسەر بێت و ماڵەکەی دۆزیەوە و لە بەردەم دەرگاکەدا دانیشت و چاوەڕێ کرد تا خۆر ئاوا بوو و پێغەمبەری خوددا لەگەڵ هەندێک هاوڕێیدا گەڕایەوە. بینی ئافرەتێک دانیشتووە لە بەردەمیان و بەرانێکی برژاو دانراوە. پێغەمبەر سەرسام بوو و پێیوت ئەمە چییە؟ ئەویش وتی ئەمە دیاری زەینەبە بۆ پێغەمبەری خوددا و پێغەمبەر بەوە ناسرا بوو کە دیاری قبول دەکرد و سوپاسی خاوەنەکەی دەکرد. هەر بۆیە هاوڵانی بانگێش کرد تا لەگەڵیان بەشی بکات. هەر بۆیە دانیشتن و دەستیان بە خواردنی کرد و دەستەکەیان بۆ پێغەمبەر جیا کردەوە چونکە زۆر حەزی لێبوو و پێغەمبەری خوددا دەستی بە خواردنی کرد و کاتێک زیاتری لێ خوارد گۆشتەکە تێکچوو و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت سەرسام بوو. بە هاوڵانی وت کە دەست لە خواردنی هەڵگرن، ئەم گۆشتە پێم دەڵێت کە ژەهراویە و بەڕائەی بن بەشیر وتی کاتێک کە لێم خوارد هەستم بە تامێکی ناخۆش کرد، بەڵام کاتێک تۆم بینی کە ئەوەی لە دەم تابوو قوتتدا نەمیست ئەوەی لە دەمەم کردووە لە بەدەمی تۆدا دەری بدەمەوە و دەڵێن کە بەڕائەی بن بەشر نەیتوانی لە شوێنی خۆی هەڵبستێت لەبەر ئەو ڕووداوەی کە ڕوویدا و دەموچاوی ڕەش هەڵگەڕا و جەستەی هەموو ژەهراوی بوو و پێغەمبەر فەرمانی بە هاوڵەکانی کرد کە زەینەبی بۆ بێنن و کاتێک هات پێی گوت ئایا دەستەکە ژەهراوی کرده بوو و وتی کێ پێی وتی پێغەمبەر وتی دەستەکە پێی گوتم، ئەویش وتی بەڵێ. پێغەمبەر وتی بۆچی ئەو کارت کرد زەینەب؟ وتی لەبەر ئەوەی مێردەکەم و کوڕەمامەکەت کوشتم و دەستت بەسەر هۆزەکەمدا ئەگرت. هەر بۆیە بەخۆم وت ئەگەر پێغەمبەر بێت ئەوە خواردنەکە پێی دەڵێ و ئەگەر تەنها پاشایەک بێت ئەوە لە کۆڵمان دەبێتەوە و دوو ڕیوایەت هەیە لەسەر سزادانی. یەکەمیان ئەوەیە کە پێغەمبەر لێ خۆش بوو وازی لێهێنا و دووەمیان ئەوەیە کە بەڕائەی بن بەشیر بەهۆی ژەهرەکەوە مرد و پێغەمبەر فەرمانیدا کە بکوژرێت وەک سزایەک بۆی و بە هەموو ئەوانەی وت کە لە گۆشتەکەیان خواردووە باکەڵە شاخ بکەن تا ژەهرەکە لە لەشیان دێتە دەرەوە. هەر بۆیە هەر کات پێغەمبەر گەشتی بکردایە و هەستی بە ماندووبوون بکردایە کەڵە شاخی دەکرد و بەم زۆرە خودای گەورە پێغەمبەرەکەی بە موعجیزەیەک ڕزگار کرد و زەینەبیشی ڕێسوا کرد و پێغەمبەر لە دوای ئەو ڕووداوە بە 3 ساڵ کۆچی دوایی کردووە و هەندێک لە زانایان دەڵێن کە بەهۆی ئەو ژەهراوی بوونەوە کاریگەری هەبووە لەسەر نەخۆشکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و خوددا خۆی زاناترە. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا
و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە ساڵاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.